خۆشحاڵیەوە لێرە خەڵکێکی زۆر سەردانی کردوینە و ئەو پیشانگایە سودێکی زۆری هەیە بۆ دانیشتوانی شاری هەولێر بە تایبەتی لەبەوەی هەموو قوتابخانە و زانکۆ تایبەتەکان لێرە بێکەوە کۆبوونەوە و خەڵک سەردانمان دەکات و زانیاری ئەمان لێوەردەگریتن. هیوادارم ساڵانە ئەم پیشانگایانە بکرێتەوە و سودێکی زۆری هەیە و لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە سەپۆرتی ئەم کارە بکرێتن. بەپێویستم زانیەوەکە سەردانی پێشەنگای نێودەوڵەتی هەولێر بکەم بۆ ئەبەشی پێشەنگایەکە سەبار بە زانکۆ و پەیمانگا و قوتابخانە ناحکومی و ئەهلیەکانە کە سەردانی هەم بەشەکانیم کرد بتوانم کۆمەڵێک زانیاری بەدەستبێنم لە ڕووی خوێندنەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی زانستەوە شێوازەکانی خوێندنیان بە چۆن شێوەیەکە واتە کرێ خوێندن و یان بۆ نمونە لایەنێکی تر کە لایانی مادە کرێ خوێندنیان بە شێوازێکە مامۆستاکانێکوە شێوازی ئاراستەکردنی زانستدە قۆناغەکانی زانکۆ و پەیمانگا و قوتابخانە ئەهلیەکان بە شێوازێکە. شتێکەکانی زۆرن یان ئەیبەنەوە بۆ جوانی ئێستا ئێمە ئەنواع شوشەمان هەیە یان ئەنواع بڵێم ئینی گەورەمان هەیە قەبارەی گەورەمان هەیە قەبارەی بچووکمان هەیە بە تایبەتی زیاتر مناڵەکانیان لەگەڵ خۆیان هێنن ئەو مناڵانە زۆر حەز بەو شتەکەن تەبعاً دووماسی بە یا سێماسی بۆیان نەکردن و ئەیکردن شوشەکە و تەمەتەعی پێوەکەن و ئەیبەنە لە ماڵ و لەسەر مێزی تەلەڤیزیۆن شتێ دایانێن و پێر خۆشە. ئەو ماسیانە جۆری زۆرە ئیتر گۆشتخۆرەکانی ئۆسکارە، توتیە، قرشە، سشلایتە، ئیتر کەناسە ئەمانەیە لە ئێران، بەغا، مالیزیا ئیتر ئەمانە. ئەوانەی ترشیان باقیاتەکەی جاخۆرە، گۆڵفشە، مۆڵیە، کوبیە، ئنجڵە، تیترایە. فرل بیماری گل و فرل افرادی که مسنن یا افرادی که بیمارن اگر استفاده بکنه گوشت بقلم قطعا مثمر ثمر و مفید خواهد بود بیان. شتێکی بەرهەمێکی زۆر جوانە یەینەی بینەوە بۆ خۆمان ئیسفادەی لێەکەین جێگاری گۆشتە سوورەکانە زۆر باشە زۆر بەتامە